یەکێک لە دیاردانیەکانی ناومێدیای کوردی بریتیە لە بە ئامانجگرتنی خەباتی ڕزگاری نیشتیمانی و قۆناغی تێکۆشانی چەکداری، نابودکردنی وێنەی پێشمەرگە و کاروانی تێکۆشانەکەی و دروستکردنی گومان و نیشانی پرسیار لەسەر ئەو مێژووە بەتەنە پەرچەکردارێکی کاتی خەڵکانی تووڕە نییە، بەڵکو پرۆسە و پرۆژێکی دوورمەودای هێزی بێخەباتەکانە. استراتیژی ئەو هێز و پارتانەیە کە لەو سەروەریە مێژوویە بەشدار نین و دەیانەوێت لە پەنای بە ئامانجگرتنی ئەو مێژووە سەنگ و قوڵای هێزە شەڕژگارەکان لە ناو کۆمەڵگا و یادەوەریەکاندا بسڕنەوە. کەرەسە و مادەی ئەو شەڕە بەداخەوە ئەو یاداشت و بیرەوەریانەیە کە بەشێک لە تێکۆشەران لە پێناو خۆ بە پاڵەوانکردندا دوور لە بەرپرسیارەتی ئەو دیوە پەنهان و نهێنیە بە کەیفی خۆیان شی دەکەنەوە و ڕاوەی ڕووداوەکانی ئەو دەمە بە کەرەستە و دنیابینی ئێستا دەکەن. ئەوەی لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی ڕۆشن لەو ئاسەدا خۆی بەیان دەکات بریتیە لە هەنگاوەکانی کەناڵی NRT لەو بوارەدا بە بنەماگرتنی یاداشت و بیرەوەریە سیاسیەکان بۆ تا کەرەستێکی گرنگی دروستکردنی ڤیدیۆ و فیچەر و هەناردەکردنیان بۆ ناو سۆشیال میدیا. لەوەدا بەر لە هەر کەسێک و لایەنێک یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامانج دەگرێت. ئەو پرۆسەیە لە ڕواڵەتدا وەکار شەڕێکی تر لە ئاسایی دەچێت. بەڵام وەک استراتیژێکی دوورمەودای ئەو هێزە ئاشوبگێڕانە ڕەنگە لە ناو نەوە تازەکەی کۆمەڵگا و دەنگدەرانی نوێدا بە دوو ئاس کاریگەری بەجێدەهێڵێت. یەکەمیان چیتر ئەو تێکۆشان و ڕابردۆشکۆدارە بە شکۆ تەماشا ناکرێت و لە ئاستی دووەمیشدا ئەو نەوەیە دەشێت لەوە زیاتر سزای ئەو هێزانە بدات کە قوڵاییە مێژووەکەیان بۆ ئەو ڕۆژگارە دەگەڕێتەوە. بۆ ڕێگرتن لەو پرۆسە شەڕانگێزە ئاسان نییە لە ڕێگەی پەنابرنابەر یاساوە سنوورێک بۆ ئەو سەرکێشیە دابنرێت. ئەوەندەی گرنگە لە ئاستی میدیا و سۆشیال میدیا کاریگەریەکانی ئەو ڕەفتار و بەرهەمە چەپەڵانە لە کاریگەری بەتاڵ بکرێنەوە و چەند هەنگاوێکی گرنگ بنرێت.